برئیس جهاد کاظم بردفکê desteya balafirvaniya sivîl a Iraqê ji Bexdayê mêvanê me ye. Birêz Cihad hûn bi xêr hatin demeke dirêj ku xelkê çav li vekirina balafirxaneyan e. Girngtirîn rênma ku hesirin gereke bête cîbcîkirin de nava balafirxaneyan de ji bo geştan encam bidin çi ne? مساء الخير عليكم باش سلااو بۆ بەڕێستان سلااو بۆ بینەران و بیسەرانی تۆر میدیای ڕوودا و جەژنتان پیرۆز بێت. نعم حقيقة لە ڕاستیدا ڕێکخراوی نێودەوڵەتی فڕۆکەوانی مەدەنی کە ئیکاوی پێدەگوترێت چەند ڕێنمایەکی بڵاو کردەوە بۆ فڕۆکەوانی مەدەنی بۆ دەستپێکردنەوە لە سەردەمی کۆڕۆنا و چەند ڕاستپاردەیەکیان باس کردووە کە دەستەی فڕۆکەوانی مەدەنی عێراقی دەستی پێکردووە ئەو ڕاستپاردەیە کە لە هەمان کاتیشدا لیژنەی ئاسایش و سەلامەتی نیشتیمانیش کاری پێدەکات و ڕاستپاردەکەمان بۆ هاتووە. ئەم ڕێنمایە و ڕاستپاردانە بۆ سەردەم فڕۆکەخانەکانی عێراقی کراوەتەوە بۆ ئەوەی کە گیان و سەلامەتی و هەروە تەندروستی خەڵکی و سەرنشینەکان بپارێزرێت بۆ هەموو فڕۆکەکانیش بە هەمان شێوە کە دێنە عێراق و لە عێراقەوە دەست بە گەشتەکانی خۆیان دەکەن. ئەو فڕۆکەخانە لۆکاڵی و نێوخۆیەکان هۆشداریمان پێداون کە دەبێت بە هەموو شێوەیەکەوە ڕێنماییشمان پێدان کە دەبێت پاکشکردنەوە دەست پێ بکرێت دوای هەر گەشتێک ئەنجام بدرێت دەبێت پاکشکردنەوەکان دەبکرێت هەروەها دەبێت لە هەموو شوێنێک دەرمانی پاکردنەوە هەبێت لە هۆڵەکان لەگەڵ و فڕۆکەکان و لە هەمان کاتشدا ماوەی کاتەکانیشمان کردووە بۆ ئەوی کە لەگەڵ کارجێری فڕۆکەخانەکان و بەشی گواستنەوەی فڕۆکەخانەی مەدەنی عێراقی بکرێتەوە لە نێوان گەشتێک بۆ گەشتەکان دیکە سێ تاوەکو چار کاژێر بونیان هەبێت بۆ ئەوی کە بتوانن لەم چوارچێدە کارەکانی بکەن. هیچ وڵاتێک بریشتە بالەفڕڤانیە عێراقیدا هەنێک و گەرەکە پێشوازیە گەشتیاران لێ نەکەن یان ژی ji عێراقê گەشتە wan وڵاتان بێتەکردن؟ بەڵێ لە ڕاستیدا بە گوێرەی پێداویستەکانی دەوڵەت هەندێک وڵات هەن گەشتیاران قبول دەکەن جا عێراقی بێت یاخود عێراقی نەبێت و هەندێک وڵاتی دیکەش هەن تاوەکو ئێستا کای ئاسمانیەکانیان داخستووە. هەروەها پشکنینی PCR هەن بۆ ئەو کەسانی کە دەڕۆن و دەردەچن ئەو گەشتیاران دەردەچن بە گوێرەی ئەو ڕێنمایانەی کە وڵاتەکە بۆی دەچێت واتە هەر هاوڵاتیەکی عێراق بۆ نمونە ئەگەر گەشت بۆ لوبنان بکات داوا دەکات کە پێش 64 کاژێر PCR پیشکنین بکرێت هەر لە دووبەی لە نێو فڕۆکەخانە پشکنینی PCR هیچ وڵاتێک هەیە مەسەلەن عێراق پێشوازیە گەشتیارن کیژ وڵاتی ناکە قەدەغەیە بێنە عێراقی؟ لە ڕاستی دەکای ئاسمانەکان بۆ هەموو گەشتیارانی عێراقیان و بیانیەکان هاتووەجا لە هەر وڵاتێک بێت بەڵام داوامان کردو لەو کەسانەی یاخود لەو گەشتیارانی کە هاتوون چەند ڕێکارێکی پێویست هەیە بۆ هاتنی گەشتیاران کە بۆ عێراق دێن لەوانە کە دەبێت قۆناغ بە قۆناغ لە فڕۆکەکە دابەزن و لە هەمان کاتشدا داوایان لێ بکرێت کە لە ڕیز و لە سەرەکان ڕابوەستن بۆ پشکنینیان و دابینکردنی هەموو جۆرە دەرمانی پاکشکەرەوەیەک لەناو هۆڵەکاندا و لە هەمان کاتشدا پێمان ڕاگەیەندراوە دەبێت خزمەتگوزاریەکان پێشکەش بکرێت بۆ ئەوەی کە هەموو جۆرە کەرەستە هەموو جۆرە جانتایەک بەر لەوەی بێتە سەر ئەو پێشکریایی کە دێتە سەر هۆڵەکەدا دەبێت بکرێت و داوامان کردووە لانی کەم 47 کاژێر گەشتیارە هاتن و چۆن کردیە و داهاتە بالەفڕڤانیە عێراقی چەند بووە بە هەفبەریکردن ئیساڵ لەگەڵ بەری کۆڕۆنایی؟
حقيقة أستاذنا العزيز لە ڕاستیدا بەڕێزم لەبارەی گەشتیارەکانەوە ژمارەیان زۆر کەمترا بەر لە سەردەمی کۆڕۆنا و دەرچوونی کۆڕۆنەوە وەکو دەزانن کە ڕێکاری خۆپارێزی و تەندروستی هەن و ئێمە ئامۆژگاری گەشتیارانی عێراق دەکەین ئەگەر بێت و پێویست نەبێت گەشت نەکەن بۆ ئەوەی کە بتواندرێت لەناو وڵاتە کۆنتترۆلی دۆخەکە بکرێت. پشکنینێک و لە باڵافڕبانەیەن عێراقیەن دم مەسەلەن هەولێر و سلێمانی خویایە پیسوار گەرەکە بێتە ئەنجامدان وەکە جەنابێت ئاماژە پێکرد چەند پارە ji مسافری تێوەرگرتن ji بۆ هەر پشکنینەکە. نعم السيد وكيل وزير الصحة بەڕێز بریکاری وەزیری گواستنەوەی وەزیری تەندروستی ڕایگەیاند کە پشکنینی PCR لەو بنکانەی کە سەر بە حکوومەتە 90,000 هیچ جیەکی دەستنیشانکردی هەیە و گەرەکە ئەو فەحسە حتمەن لەوێ دەرەبێ نەکردن ji bilî nav balafirxaneyê li derve we hîç ciyek destnîşan kiriye. بەڵێ چەند بنکەیەک دیاری کراوە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بۆ ئەنجامدانی پشکنینی گەشتیارە عێراقیەکان ئەوانەی کە دەیانەوێت گەشت بۆ دەروی عێراق بکەن ئەمانە بنکەکان پەسەند کراون لەلایەن وەزارەتی تەندروستی و هیچ بنکەیەکی دیکە نییە بۆ پشکنینی پرسەکەدن دەرڤەی بەکردناوان بالەفران بکەن ئیرۆ مثلەن خەڵک هەموو زانە هەن تەکنەلۆژیا پێشکەتیە زانە ڕۆژانە چەند بالەفر لەسەر عەسمانی عێراقێ تێن و دچن ئەوە بەری چەند ساڵەکان دەست پێکریە داهاتێ ویە چ قاسەش بۆ عێراقی ji بۆ هەر بالەفڕەکە و ئەسمانی عێراقی بکار بینەوەک ترانزیت. قصدك اعداد الرحلات يعني ما بس ئامادەکردنی گەشتەکانە یان چۆنە؟ وان بالەفڕێن و هەر بالەفڕێکە ji مثلەن ji ستەمبولê biçe قەتەر یان biçe ئیمارەتê çend dahatê wê بۆ عێراقیە dema ku esmanê عێراقî bikartîne. بەدڵنیاییەوە بەڕێزم کۆمپانیای کای ئاسمانی هەیە کە سەر بە وەزارەتی گواستنەوەیە ئەم کۆمپانیایە ژمارەی ئەو فڕۆکانە دیاری دەکات کە بەسەر کای ئاسمانیدا دەچێت و داهاتەکەشی بۆ گەنجینەی عێراق دەچێت و بە شێوەیەکی ساڵانە لێیان وەردەگیرێت کە لەلایەنە فڕۆکانە فڕۆکە عەرەبی خواستم بزانم ئەگەر بخوازی بێژی ینی gelek xelek hene hez dikin bizanin ka her balafirek çend pere dide Iraqê dema ku derbas dibe li ser asmanê wê. هەر فڕۆکەیەک 400 دلار دەدات. قەزدا من jî eva bû. Desteya yan jî rêxistiya balafirvaniya sivîla Iraqê heta niha çi alîkarî pêşkêşî balafirxaneyên nêvdewletên Hewlêr û Silêmaniyê kirine ji dema çêbûna koronayê de? سیدا ئەمڕۆ لە سەرەتای دەستپێکردنی کردنەوەی فڕۆکەخانەکانی عێراق فڕۆکەخانەی هەرێمی کوردستان دەست پێشخەر بوون لە کردنەوەی فڕۆکەکان پێش هەموو فڕۆکەخانەکان دیکەی عێراقدا و ئەمڕۆ فڕۆکەخانەکانی کوردستان کرانەوە و گەشتیاریان قبول کرد و گەشتیاریش بەڕێ دەکەن پەنا بەخوا هەو ئاهەنگی ئابووری لە نێوان ئەم فڕۆکەخانانە دەکرێت بۆ ئەوەی کە وەکو ئەوان پێشەوەتی بکات. جیهات وەکە بەردەفکێ دەستا بالەفڕڤانیا سڤیلا عێراقê دوور ji ئینتیمایên siyasî û hizbî û filana baştirîn balafirxaneya li Iraqê kîjan e heta niha ji bo pêşwazî û oxirkirina rêwiyan?
حقيقة لە ڕاستیدا المطارات العراقية فڕۆکەخانەکانی عراقی بدون مجاملة بەبێ هیچ مجاملەیەک فڕۆکەخانەی بەغدا، هەولێر، سلێمانی، نەجەف، بەسرا خزمەتگوزاری باش پێشکەش بە گەشتیاران دەکەن لەسەر ئاستێکی زۆر باڵا لێ هاتوانە و دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عراقیش چاودێری هەموو جۆرە خزماتکاریەکان و کارجێریەکانی عراقی دەکات بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاریەکان بۆ گەشتیاران و لە ڕاستیدا ئێمە وەکو دەسەڵاتدارانی فڕۆکەوانی عراقی باشترین خزمەتگوزاریان پێشکەش دەکەین و هاانیان دەدەین و بە شانازیەوە دەڵێین کە دەبێت بە هەموو شەوەیەک هەموو دنیای دەماتە چی باڵە فڕخانەیەکێ هەموو فڕۆکەخانەکانیشمان زۆر ناوێ کەسێ بێژی حتممەنیا هەری باش هەیە بێگومان لێ هەموو دنیا فڕۆکەخانەکانمان سپاس بۆخوا زۆر باش یان لە باڵە فڕخانەیەن دنیاە وەختە مسافرێک دچە وەختێکی زەمەنی دانا نیف ساعتە ساعتێکە ئینتەرنێتێ ددەن گەشتیاران حتاکو مەسەلەن پەیوەندیان خوا ئیتمینانێ بدن ماڵباتێن خوا جهێ کارێن خوا چما لە عێراقی ئەف سیستەما نایە بجیکردن یعنی لە هەند باڵە فڕخانەیەن عێراقی گەشتیار گازنداوەیەکێ دکەن و ئینتەرنێت نینە کو مەسەلەن بکارم پەیوەندیە بە ئەنجام بدەن بەریەک و بگەهن جێڤەمانێ استاذ حضرتك مسافر من المطارات بەڕێزم نازانم گەشتت کردووە لە فڕۆکەخانەکانی عێراق سەفەر کردە لە سلێمانیە و لە بەغدایەژی بەڵێ لە ڕاستیدا بەڕێزم لە پرسی ئەنتەرنێتی وایفای لە بەغدا هەیە من خۆم لە هەموو فڕۆکەخانەکانی عێراقەوە لە بەغدا و بەسرا و سلێمانیەوە لە نەجەفیشەوە گەشتم کردووە ئەم خزمەتگوزارانە خۆی لە خۆیدا بێ بەرامبەر هەیە بۆ هەموو گەشتیاران گازندا بەڵێ تاکسیانژی سەرباری ئەمەش بله گازندا تاکسیان جی تێکردن دەبێژم بەهایەکی زێدە ji مسافر tê wergirtin dema ku tê nava Iraqê de heta digihê otêla xwe yan mala xwe yanî kiriya taksiyan pir biha ye li ser vê yekê divê rewşa ku Iraq tê re derbas dibe we fikrek nekiriye ku hinekî bihayê wan jî daxin ji bo geştiyar yê meselen heye hejara îmkanên wî mehdûdin lê ji derve têtin da ku مثلا سردانا مالباتا خو بك تاكسي يعني لسروي وفكريه بالنسبة إلى لەبارەی تەکسی فڕۆکەخانەکانی عراقی لە ڕاستیدا ئەم کۆمپانیانە گرێبەستیان لەگەڵ وەزارەتی گواستنەوە هەیە بەڕێزیشتان ئەمە دەزانن بە ئەمانەتەوە بڵێن لەم فڕۆکەخانانە نابێت تەکسیەکانی دەرەوەی فڕۆکەخانەکان بچنە ژوورەوە ئەم تەکسیانە دڵنیایەکەرەوەن و لە هەموو کاتێکشدا بە شێوەیەکی زۆر گونجاو بە ئەمانەتەوە دەگوازێتەوە دەرەوەی فڕۆکەخانەکان ئێمەش وەکو دەسەڵاتی فڕۆکەخانە مەدەنیەکان چەند پەیوەندیەکمان کردووە و داواشمان کردووە بە تایبەتی لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا بۆ کەمکردنەوە و دابەزاندنی نرخەکان چەند کۆمپانیەن جیهانیەن باڵەفڕڤانیە نەها عقداوێ لەگەڵ وە هەیە ji بۆی ku مسافران ji derve bînin û ji Iraqê bibin derve ڕاستیدا ئێستا ژمارەی ئەو کۆمپانیانەی کە دێنە عێراق بۆ فڕۆکەخانەکانی عێراق ژمارەکەیان باشن وەکو پێشتر نەبوونەکە لە سەردەمی کۆڕۆنا پێشتردەمی کۆڕۆنا کۆمپانیای زۆر هەن بۆ فڕۆکەخانەکانی عێراق دەگوازنەوە بەڵام لە ڕاستیدا دوای ئەوی کە فڕۆکەخانەکانمان کردەوە هەفتێک پێشێستا و کۆمپانیەکانیش بە شێوەیەکی زۆر کەم پلانێک هەیە ku ئەو کۆمپانیەن بێن هەم بدەن دا ku گەشتێن دایرێک ڕاستە و ڕاست ئەنجام بدەن بتایبەتی بۆ وڵاتێن ئەوروپای لە شوونە قەتەر و تورکیە بکاربینن وەک ترانزیت و گەشتێن ڕاستە و خۆش عێراقێ بچن دەرڤە
نعم استاذ نحن حسب بەڵێ الشركه بە گوێرەی خواستی ئەو کۆمپانیانەی کە لەگەڵ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عراقی دەبێت بۆ نمونە کۆمپانیای عراقیە و قەتەریە و کۆمپانیەکان دیکە داواکاری پێشکەشی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی دەکەن بەوەی کە ترانزیتیان هەیە لە دەوڵەتێکەوە بە دەوڵەتێکی دیکە یاخود گەشتی ڕاستەوخۆیان لە سلێمانی و هەولێر بۆ وڵاتێکی دیکە هەیە ئەمە بە گوێرەی داواکاریەکان دەبێت کە بۆ gelek دەسەڵاتی spas beres Cihat Kazım berdevkê desteya balafirvaniya sivîl a Iraqê ji Bexdayê tibû mêvanê me.